سلام مصطفى هاوڵاتیەکی قەزا ئامێدیە چەندین ساڵە هەوڵ دەدات کەرەستێن فلکلۆری لە ماڵا خۆ خڕبە بکات ژێبەرک و لە ئامێدیە بدەهان ئەف کەرەستەماینا و بەشێک ژە ناوچووینە بۆ من زەوقە کێ بوو گێولە هەندێک تشتێت کەڤم جەمینم ها چەندە من تاخیرە دەسەوێتی من زینە دەسەوێت دەکات و گەلە تشتێت عجیب و ئەنتیکە جەمینم طبعاً ژنکێت نوکەی تشتەنۆ هێرن هەموو تشتێت کەپتە لاپی ڤڕڤڕۆتۆڤێت بجومیجی هەندێک تشتێت جەمۆ دینە بێت کوت باچۆڤ و یەتکەڤ نۆر و سەبرێمیژی پێتێت بهێنۆمیژی پێتێت ئەف تشتاژی خەرمەندیتی نەختێت وەختێ شول جیت کرد یعنی کۆری دۆ من ئەف تشتێت دیتنی بێجە هەموو نوکاژی هەر ئەو گێولێ بووم چێبی هات تشتێکی کەڤن ئەس ببینم دێ هەرگرە ئەف هەوڵاتیە دەخوازیت موزەخانەیەک لە ئامێدیە بهێتە دانان داکو بشێن وان کەرەستێن کەڤنار لەوێرێ کۆنڤە بکەن بەرێ خودۆیە مەسەن عادە کێشتی ئۆمێدیە بۆ ژێرەکە یعنی ئەس بمەتە ئێکەمین بۆ ژێرە سەمستەوەی عەڵەمی خڕێ الڤێدرکە چ موزە خۆنەلێن و بۆ ژێرێ مەفهوم موزە خۆنایە یعنی ژیڤەت و بەرێ خۆ دێ قەلعەکە ئەتەریەوە جۆنە بیرێت تێدۆ دەرگهێت تێدۆ مەسەلەن کورۆ سەیجێ دێ تشتێت مەغبەر و سڵتۆنۆرێ تشتێت عەجیب و ئەنتیکەیت وی بۆ ژێری دۆ حکومەتی حەتۆنکە پیچۆڤی نەبەرێ خودۆیە کو ئەوی بۆ ژێرکی پیچەک هەموو وەلی بکاتین بەرێ سۆیحۆ بەرێ گەشتیۆرە عەڵەمێ بەرێ خوب دەتێ هادێ مەتحێت خوکەن مە هەندا گەشتیۆر تەڵاب کرد مە هەندا گەشتیۆر ئینۆن مە هەندا گەشتیۆر برن بينما هي برا خد هشتو فندق وسيلوفي اونيو ريبوري حاطونو كا يكشو الحكومات يبو ايكي ناكريا ابا صح صلا جاف مستشفى يوميرو ابدي فندقاي وينونا بجو اوزاق ابو مشبي تشتم جاموندن همو هكا جورا كي مهبونك بتم في سلام عليكم دو بخير هذا تشت كابن في بوجير هبون بوبو ئامێدیە باژێرەکی کەڤنارە بە سەدان جهێن شینەواری و کەرەستێن فلکلۆری لێ هەنە دلدەر عەرب کورسات نیوز ئامێدیە